سەرەتا پیرۆزبایی جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح دەکەم لە هەموو مرۆڤایەتی. هیوادارم هەر لە جەژن و خۆشی دابن. هیوادارم ئەو جەژنە ڕێنماییمان بکات لە ڕێگای دادپەروەری و ڕاستی، یارمەتی دەرمان بێت بۆ لێبوردن و بۆ خۆشەویستنی دڵسۆزانە و قەدرزانینی ئەو نیعمەتانەی کە هەمیشە پێمان دەبەخشێت لە ڕێگەی خێزان و هاوڕێیانەوە و لە هەموو شتێکدا. باشترین هیواکانم بۆ ئەم جەژنە کریسمسە و ساڵی نوێیە ئەوەیە کە هەموو ئارەزوەکانتان بێتە دی و بۆ هەمیشە بەرەکەتی هەمومان ببەخشێت لەگەڵ خۆشەویستی. سەرەتایی جژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح لە گشت مەسیحیەکان پیرۆز ئەەکەم و هەموو هاوڵاتیەک. هیوام وای ئەم ساڵە ساڵێکی پرخێر و بەرەکەت بێت، ئینشەڵڵا هەر لە خۆشی دابن. هیوادارم ئەم ساڵە ساڵێکی پرخێر و بەرەکەت بێت بۆ کوردستان و هەموو هاوڵاتیەک و کوردستان دوور بێت لە هەموو ناخۆشیەک. پەیوەندیمان زۆر باشە، هیچ فەرق و جیاوازیەکمان نییە. پەیوەندیمان لەگەڵ خوشک و برا موسڵمانەکان زۆر باشە. ئەوان لە چەژن و بۆنەکان سەردانمان دەکەن، ئێمە هەر بە هەمان شێوە.